دۆسیەی دوو هەمی ئەم شەومان دەکەینەوە ئەویش فراوانبوونی ئەو جەنگەی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە و وەکو هەوڵیش دەدرێ لێرە و لەوێ قسە دەکرێ میلیشیاکان هەڕەشە دەکەن لە عێراق. ئایا عێراق لەم شەڕەوە دەگلێ یان نا؟ و ئەمە بە قازانجی عێراقە یاخود نا؟ و یان میلیشیاکان دەتوانن لە دەرەوەی بڕیارەکانی حکوومەتی عێراقی کارێک لەوە ئەنجام بدەن؟ ئەمانە کۆمەڵی پرسن. ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەن. میوانەکەمان زۆر بەڕێز نەجم قەساب شارەزای سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز قەساب شەوتان باش، زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لە هەڕەشەکانی میلیشیاکانەوە دەست پێ بکەن. ئێستا میلیشیاکان هەڕەشە دەکەن، داوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکەن تا سەری مانگ و هەڕەشەی تریش دەکەن. بەڵام پرسیارەکە ئەمەیە، ئایا میلیشیاکان لە دەرەوەی بڕیاری حکوومەتی عێراقی دەتوانن ئەو کارانە ئەنجام بدەن یان نا؟ بدأ شكرا على الاستضافة. سرەتا سڵاو ڕێز بۆ میوانداریە. پێم وایە ئەوەی کە ڕووی داوە، ئەوەی کە ڕوو دەدات لە لێدوانەکانە و لەو ئاماژە و لەو هەڕەشانی کە هەند لەلایەن بەشێک لە گروپە چەکدارەکان کە چەکیان لە دەستا هەڕەشە دەکەن، جارێک هەڕەشە لە حکوومەتی فیدرالی دەکەن و لە جارێک هەڕەشە لە پرۆسی سیاسی دەکەن، جارێکی دیکە هەڕەشە لە هەندێک لانی سیاسی دەکەن، هەندێک لە بنکە سەربازەکان دەکەن لە خاچی عراق. بۆ نمونە بنکەی سەربازی عین ئەسەد و بنکەی سەربازی هەرید لە هەرێمی کوردستان، ئەمانە ڕوبەڕووی هێرشی موشەشی و هێرشی درۆنی بوونەوە. ئەمە چی دەگەینێت؟ ئەمە ئەوە دەگەینێتکەوە ئەو گروپە چەکدارانە کە لە دەرەوەی یاسا کار دەکەن، تەنانەت حکوومەتی بەرز محەممەد شیع سوودانی لەو گورزانەی کۆت دواییدا بەڕاستی بەیاننامەیەشی هەبوو کە ئەو بەیاننامەی هەبوو کە ئەم گروپانە گروپی تیرۆریستی ناوی هێنان کە یاسای چواری تیرۆری لەسەر جێبەجێ دەکرێت کە ئەم هەڕەشانە بەڕاستی بۆ فشارە لەسەر حکوومەتی فیدرالی بۆ ئەوەی کەوا دەستکەوتی کەسی زیاتریان دەستکەوێت، تەنانەت دەستکەوتی حەزی جارێکی دیکەشە لە پێناو چیە؟ لە پێناو ڕازیکردنی لایەنەکانی دیکەیە. وەک دەزانن ئێران تاوکو ئەم ساتەش دەسوەردانی هەیە، دەسوەردانێکی نەرێنی هەیە لە هەندێک لەو بڕیارانەی کەوا هەن بۆ بابەتی هەموو ئاماژەکەم بۆ ئەوەن کەوا حکوومەتی بەڕێز سوودانی کە لە ڕابردوو تاوەکو ئەم ساتە کە دەیەوێت چاکسازی بکاتێ، دەیەوێت یاسا جێبەجێ چکۆ ئێمە هەموو کات دەڵێن کەوا یاسا پێویستی بە چییە؟ پێویستی بە هێسی نییە، پێویستی بە پابندی هێزاتر هەیەکەواتە ئەم هەڕەشانە پێمان وایە بەڕاستی واقعی و لۆژیکی دین لەسەر و ئەرزی واقعیدا، چونکە حکوومەتی عێراقی ئێستا بەهێزترە، هێزە چەکدارەکانی عێراق شارەزاییان زیاترە، بۆیە بەڕاستی ئەم هەڕەشانە تەنها بۆ گێچەڵ پێکردنی سیاسیە. زۆر باشە. بەڕێز قەساب، زۆر جار ئەوە ئێوەش هەر هەمان دەستەواژەتان بەکارهێنا، دەڵێن ئەو گروپانەی لە یاسا دەرچوو یاخود لە دەرەوەی یاسان، بەڵام ئەم گروپانە خۆیان بەشێکن لە هێزەکانی حەشدی شعبی و لە میلیشیاکان. چۆن دەکرێت گروپێکی چەکدار هەبێ لە دەرەوەی یاسا و حکوومەت نەتوانێت دەسەڵاتی بەسەردا هەبێ؟ بەڵێ سەرەتا ئێمە ناڵین تەواوی گروپەکان کەوا پابندی بڕیارەکانی سوودانی نابن، ئەوەش ناڵێن کەوا هەموویان پابند نین، بەشێکیان بەشێک لەو گروپانە بەشێک لەو گروپانە کە بەڕاستی دروشمی مقاومەیان بەرز کردوێتەوە بۆ سەر بۆ دژی هێزەکانی ئەوروپی کە هێزەکانی هاوپەیمانان، بەشێکی دیکەیان بەڕاستی لە پرۆسی سیاسی بەشدارن لەسەر ئاستی پەرلەمان، لەسەر ئاستی حکوومەت تەنانەت بەشدارن، کەواتە پێمان وایە ئەو گروپانە بەڕاستی کە بەڕاستی ڕۆڵ دەژێرن، ڕۆڵەکان جارێک ڕۆڵی خۆیان دەگۆرن، جارێک دروشمی مقاومە بەرز دەکەنەوە، جارێک کە دەڵێن بەشێکن لە پرۆسی سیاسی، زۆرینەی ئەگە هەمووشیان نەبن بەڕاستی موچیان هەیە، موچیان لە دەوڵەتی عراقی وەردەگرن. عراق ئێستا بەڕاستی یەکێکە لەو وڵاتانی کە دەوڵەتێکی متمانە پێکراوە. ئێمە ئێسما پێویستیمان بە چییە؟ پێویستیمان بە پێشوازیکردن لە کۆمپانیا عەرەبی و بیانیەکان هەیە بۆ ئەوەی کەوا دەست بە ئاوادارکردنەوە و بنێنان لە تەواوی عراق بکەن. ناکرێت کەوا بەبێ حکوومەتێک ناتوانێت کەوا هەموو دەرچوان دابمەزنێنێت لە فەرمانگەکانی حکوومەتدا. ئەمە بەڕاستی جێگەی قبوڵ نییە لە هەر
دەوڵەتێکی دەوڵەمەندیشدا من پێم وایە کەوا ئەم گروپە چەکدارانە کە دەیانەوێت بەڕاستی هێز و هەڕەشە بەکاربهێنن بە ئاراستەی دەوڵەتان بەڕاستی لە بەرژەوەندی عێراق و عێراقیەکان ناشێتەوە بڵێ باش بەڕێز قەساب با هەموو ئەگەرەکان لەبەر چاو بگرین میلیشیاکان هەڕەشە دەکەن لە ئەگەری تێوەگلان یاخود بەشداریکردنی میلیشیاکان لەم شەڕەی نێوان ئیسرائیل و حەماس پەیوەندەکانی عێراق و ئەمریکا چی لێ بەسەر دێ و هەروەها ئەوجا عێراق ئایندەی بەرەو چۆ دەچێت سەرەتا یەکەم عێراق لە حکوومەتەکانی ڕابردوودا بەڕاستی تاقی کرایەوە جارێکە لەسەر محوەری ڕۆژهەڵات بێت یاخود لەسەر محوەری ڕۆژ ئاوا بەڵام هەموو ئاماژەکان هەموو پێدراوەکان بۆ ئەوە دەچێتکەوە عێراق بەڕاستی باشترین ڕێگە بۆ عێراق ئەوەیە کە بەڕاستی میانڕەوی هەبێت بەڕاستی خۆی یەکلا نەکاتەوە لە دژی محوەرێکی دیکە بەڵام شەڕی فەڵەستین و ئیسرائیلیەکان بەڕاستی دەستێژەکانی ئێمە هەمومان ئیسرائیلیمان ناوێت ئەوەی کە تاوان ئەنجام دەدات لە کەتی غەزە و فەڵەستینەکان دەخوژێت لە غەزە و لە ناوچەکان بەڵام لە هەمان کاتیشدا عێراق ناتوانێت بەشدار بێت لەم شەڕەدا لەم شەڕێکا هەیەکەوە چەکێکی پێشکەوتوو بەکاردەهێنرێت عێراق بەڕاستی ڕوبەڕووی گەمارە بەتەوە ئایا چی دەستکەوت عێراق چی دەستکەوت جگە لە هەژاری جگە لە مەینێتی بەخشیری شەهید بەڕاستی پێم وایەکەوە عێراق بەڕاستی لەگەڵ پاڵ گەلی فەڵەستینی دەوەستێت بە ناردنی هاوکاری و سەرکۆدەکردن بەلەرگەی دیبن بەڵام بەشداریکردن لە شەڕ پێم وایە قورسە و ئەستەمە بەڕاستی گەلی عێراقی بەرگەی ئەم شەڕوانە ناگرێت زۆر باشە بەڕێز قەساب زۆرێک لە هەواڵەکان باس لەوە دەکەن کە نووسینگەی حەماس لە بەغدای پایتەختی عێراق دەکرێتەوە بۆ خۆشە دەزانی عێراق نقمی کۆمەڵێک قەیرانی سیاسی و ئابووری و ئیداری و سەربازیە ئایا ئەم کردنەوەی ئەگەر ڕاست بێ هەواڵەکە عێراق ناباتە قۆناغێکی مەترسیدارەوە یەکەم پێ ئێمە لەسەرەوە دەبێت ڕێکەوین کە زۆرێک لە وڵاتانی جیهان بەڕاستی کەوا حەماسیان پۆلێن کردووە لە ڕێی ڕێکخراوە تیرۆریستەکانەوە ئەگەر هاتوو ئەم هەواڵە ڕاست بێت ئەگەر هاتوو هێشتا پشتڕاست نەکراوەتەوە لەلایەن حکوومەتی فیدرالیەوە حکوومەتی عێراقەوە وەزارەتی دەرەوەەوە پشتڕاست نەکراوەتەوە ئەگەر هاتوو نووسینگەی حەماس لە قەتەرەوە یان هەر وڵاتێکی دیکە بگوازرێتەوە بۆ شارەکانی عێراق دەنگۆ هەیە کە دەگوترێت بۆ ئەنبار بەڕاستی پێم وایە تا ئەم ساتە هاواڵەکە پشتڕاست نەکراوەتەوە بەڵام ئەگەر هاتوو ئەمە ڕوویدا ئەگەر هاتوو هەواڵەکە ڕاست دەرچوو ڕازگۆ دەرچوو هەواڵەکە هەواڵێکی ڕاست بوو پێم وایە لە بەرژەوەندی عێراقدان ئێمە وەکو باسم لێوە کرد کە پێویستە بەڕاستی بە شێوەیەکی میانڕەو بمێنیەوە بەرز محەممەد شاه سوودانیش هەمیشە باسی ئەوە دەکاتێ ئێمە بەرگەی ململانە و گەمارەوەی سزای دیکە ناگرین بەڕاستی هاوڵاتی عێراقی دووجار زیان دەکات جارێکیان لە ڕێگەی گەندەڵیەوە کات تەشەرەی کردووە لە دامەزراوەکانی دەوڵەتی عێراقی و ئەو حزبانەی کەوا حکومڕانی عێراقیان کردووە جارێکی دیکەش بەڕاستی عێراق لە بەرژەوەندی ئەوانە حساب دەکرێت کەەوە ئەو ڕێکخراو پێشوازی ئەو ڕێکخراوانە دەکرێتکەوە لە بەرژەوەندی عێراقدانە بەڕاستی پێمان وایە کەوا پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا باشتر بکەین پەیوەندی نێوان شیعە و سونە باشکەین پەیوەندی نێوان سونە و شیعە باشتر بکەین کریستیانەکان بە هەمان شێوە بۆ ئەوەی کەوا بەڕاستی هەمویان یەکگرتوو بن هاوبەش بن لە ڕووی بەشێوکی ڕاستەقینە بۆ ئەوەی کەوا لە پێناو بنیادنانی دەوڵات بەڵام بەشێک لە حیزبەکان و هەندێک لە کەساتە سیاسیەکان چیان دەوێت دانەوێت بەڕاستی لە ڕێگەی گوتارێکی مەزهەبیەوە کە خزمەت بە دەوڵەت و هاوڵاتی و تەنانەت نیشتیمانیش ناگەێنن زۆر باشە زۆر بەڕێز نەجم قەساب شارەزای سیاسی ڕاستە خۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بەشدار بووی گەلێک سپاس بۆ تۆ شەوتان باش